بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر کوێیەکان سڵاوی خواتان لێبێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین مرۆڤ چۆن بەختەوەر و بەختەوەرانە بژی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوو بە سەران و کاربەدەستانی قوڕیش دەوەستا و دەیفەرموو قولوا لا إله إلا الله تفلحوا، بڵێن لا إله إلا الله بەختیار و بەختەوەری دنیا و قیامەت دەبن. ئایا لەم سەردەمەدا مرۆڤ بە گوتنی لا إله إلا الله و پەیڕەویکردن لە نیشانە و مەرجەکانی لا إله إلا الله و گوێڕایەڵبوونی بۆ خوای گەورە و بەجێهێنانی عیبادەت و پەرستشەکان مەرجە ببێتە مرۆڤێکی بەختەوەر لە ڕوانگەی داواکاری و فەرمانەکەی پەیامبەری بەڕێزەوە صلی الله علیه وسلم کە دواتر لە بەرنامەکەدا باز لەم خاڵەش دەکەین. دەلای لامای ڕابەری ڕۆحی تیبتەکانی هند دەڵێ ئێستا بوونمان بۆ وێڵبوونمانە بە دوای بەختەوەریدا. لە فەیلسوفێکیان پرسی کە لەو کاتەدا لە حاڵەتی هەژاریدا بووە بەختەوەری لە چیدایە؟ ئەویش دەڵێ بەختەوەری لە سێ شتدایە: ماڵی دنیا یەکەم، دووەم ماڵی دنیا، سێەم هەر ماڵی دنیا. پاشتر کە فەیلسوفەکە دەوڵەمەند دەبێ و لی دەپرسنەوە ئێستا بەختەوەری لە چیدایە؟ ئەویش دەڵێ من پێشتر گوتومە لە ماڵی دنیادا بەڵام نەمزانیوە، ئێستا پێم وایە بەختەوەری لە ژندایە، هەر مرۆڤێ ژن بهێنێ بەختەوەر دەبێ. پاشتر کە ژنیش دەهێنێ لی دەپرسنەوە، ئەویش بە هەمان شێوە دەڵێ نەخێر نەمزانیوە بەختەوەری لە ژندا نییە. پاشتر کە لێ ئەپرسن دەڵێ بەختەوەری لە بوونی چەند منداڵێکدایە کەوا ڕەچەڵک و نەوەی خۆت بن و درێژە بە بوون و کەسایەتی تۆ بدەن. پاشتریش کە چەند منداڵێکی دەبێت لێ دەپرسنەوە، ئەویش بە هەمان شێوە دەڵێن نەخێر من ئەو چەند وەڵامەی پێشوو کە داومەتەوە نەمزانیوە و بە هیچ شێوەیە بەختەوەری نە لە ماڵی دنیا نە لە ژن نە لە منداڵ و هیچ شتێکی دیکەدا نییە. بۆیە لە کۆتاییدا دەڵێ ئێست بەختەوەری هەر کەسێک پەیوەندی هەیە بەو ئامانجەی کە پێوە سەرقاڵ دەبێت و کار بۆ بەدەستهێنانی دەکا. لە یادی هەشتا هەمین ساڵیادی لە دایکبوونیشیدا لە ئەنیشتاینی زانای گەورەی فیزیا دەپرسن چۆن لەگەڵ پیریدا تەعاملت کردووە، چۆن دەڕوانیتە پیری؟ ئەویش دەڵێ من هیچ کاتێک پیریم نەناسیوە. ئەوانیش لێ دەپرسن چۆنی پیریت نەناسیوە لە کاتێکتا پرچەکانی سەردەمووی سپی بوون؟ ئەویش دەڵێ هەر کاتێک پیری بیستوێتی بێ بەرەوکەم پێ بگرێ من لە تاقیقەکەی خۆمدا خەریکی کارەکانی خۆم بووم و هەدەف و ئامانجی خۆمم بەدیهێناوە، بۆیە نەمپەژاوەتە سەر پیری و بۆیە وا ئەمبینن بە بەختەوەری و بە گەنجی و ئاسوودەیی ماومەتەوە. بەختەوەری یەکێکە لەو بابەتە گشتگیرانەی کە هەموو قوتابخانە و ئاین و فەلسەفەکان لەبارەیەوە دواون و تیۆر و بۆچوونی خۆیانیان لەبارەوە خستۆتە ڕوو. لەگەڵ ئەو هەموو باسکردن و ڕوونکردنەوەیەش ڕۆژ بە ڕۆژ مرۆڤەکان چارە ڕەشتر و ڕەژمینتر دەبن و لە بەختەوەری دوور دەکەونەوە. هەمیشە مرۆڤەکان وەک پەندە کوردیەکەی لای خۆمان دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار بەو شێوەیە دەژین. لەم بەرنامەیەدا باز لە بەختەوەری دەکەین، هۆکارەکانی بەختەوەربوونی مرۆڤ، نیشانەکانی بەختەوەری چیە و بەختەوەری بەچی دێتە دی. ئایا بەختەوەری لە ماڵی دنیا و لە ڕازاوایی و شتە مادیەکاندا هەیە یا لە شتە معنەویەکاندا یا لە هەردووکیاندا؟ ئایا ئەو بەختەوەریە کە ئیسلامی پیرۆز داوای دەکات بۆ شوێن کەوتوانی و مرۆڤەکان بەگشتی بەختەوەریەکی دنیاییە یا قیامەتی یا هەردووکیان پێکەوە؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا وریە تایر زەڵمی بانخوازی ئیسلامی کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ سپاس بۆ برایانی پشتی کامێرە و تاوی ستافی ئەو بەرنامەیە. زۆر سپاس دەکەم. مامۆستا سەرتا پێم خۆشەوە و تعریف و پێناسە بزانین بەختەوەری چییە و بە چ شتێک دەگوترێ بەختەوەری؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين وبه نستعين. سەرەتا سپاس و دەستخۆشین بۆ جەنابتان، سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستین بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێنێکی دنیا، گوێیان لێمانەیان چاویان لێمانە. خوا پشتیوان بێ لەم بەرنامەیەدا ئەوەندەی کە دەرفەت هەبێ ماوە هەبێ بتوانین باس لە بەختەوەری و ئاسوودەیی و دڵ ئارامی و سەکینەت و وێقار و ئەوەی کە مرۆڤ پێویستێتی خوا پشتیوان بێ باسی لێوەکەین. ئەپارڕێمەوە لە خوای پەروەردگار ئێمە کەسانێکی بەختەوەر بین لە ژیانە
وإن شاء الله الرسول بردم دادگای خواش بین لقيامته بختوري معناكي واتاو حقيقة ناوروكي سعادة بختوري آرامي ناخي مروف چون آسوده به کۆمەڵێک تعبیر و کۆمەڵێک پێناسە و کۆمەڵێک معنا و مەدلول وەرەگرێ یەکێک لەوانە بریتیە لەوەی کە مرۆڤ هەر شتێک کە خۆی حەزی پێی بێ و خۆشی بێ و کاری بۆ بکە ئەمە یەکێک لە واتاکانی بەختەوەریە یەکێک تر لەوانە تاقە و توانا و علم و سەقافە و تێگەیشتن و جوهد و تێکۆشانی مرۆڤ بۆ وەرگرتن و قبولکردنی ئەو واقعی کە تایەژی ئەو حەزارەت و ژینگەی کە تایەژی ئەوەش کە ئێرادەی خوای پروەردگارە خوای پروەردگار ئێرادەیەکی بۆ ئێمە قولقاندووە شتەکانیشی ئەسبابەکانیشی هۆکارەکانیشی لە بەردەستا داناوین بۆی بەدوایە بچین بۆ ئەوەی ژیانی پێجوانکەین ئەمە معنای بەختەوەریە معنای سعادەت و ئاسوودەیە یەکی تر لەوانە ئەوەیە کە مرۆڤەکان کەی دڵیان ئاسوودەیە بێت دڵیان فراوانە بێت دڵیان کراوە بێ و یەکێک تر لەوانە ڕازیبوون بەوەی کە هەر شتێک ببێتە مایی زیادکردنی ئیمان و تەقوا و باوەڕی مرۆڤ ئەوەش یەکێکە لە معناکانی سعادەت و بەختەوەری یەکێک تر لەوانە ئەوەیە کە هەمیشە مرۆڤ پێویستە ئیعتیمادی لەسەر خوا بێ بۆ گەیشتن بەو هەدەف و ئامانجانی کە خۆی پلانی بۆ داناوە کە خۆی بەرنامەی بۆ داڕشتووە ئەمەش یەکێکە لە معناکانی سعادەت و بەختەوەری بۆیە مرۆڤی مسلمان یان مرۆڤ بە تێکڕا پێویستە سوود لە ڕابردووی وەرگرێ و ئەو بێئەیەی ئەو کاتەی ئەو قۆناغی کە ژیانی تیا بەڕێیەکە هەمیشە بە حەماسەتەوە بۆی بڕوانێ خۆی بۆ ئامادە بکە لەرزۆک نەبێت لە ئاستی ڕووداوەکانە ڕوبەڕووی ڕووداوەکان بێتەوە کێش و گرفتەکان نەبنە لەم پەر و کۆسب لە بەردەمیا و هەروەها بە شەوق و زۆقەوە بڕوانێتە داهاتوو هەمیشە پلان و بەرنامەی هەبێ بۆ ژیان بۆ داهاتوو ئەمەش یەکێکە لە معناکان و هەروەها بتوانێت ڕوبەڕووی ئەو کێشە و مەشاکلانە بێتەوە کە لە ژیانی مرۆڤەکاندا وەکو ئێرادەیەکی خوای پەروەردگار کە ئەم دنیای جێگای تاقیکردنەوەی ئەم تاقیکردنەوەیش هەندێک لە مرۆڤەکان بەرەو بەختەوەریە بە بەرەو سەعادەت و بەرەو ئاسوودەیی و دڵ ئارامیە بە ناقیان ئاسووداکە و هەندێکیش بەرەو شەقاوت و خراپە و تاوان و ئەوانە بە بۆیە ئێمە هەر کاتێک توانیمان تەعاملێکی ڕاست و دروست مامەڵەیەکی ڕاست و دروست لەگەڵ ناخی خۆماندا لەگەڵ دەوروبەرماندا کرد ئەوە یەکێکە لەو هۆکارانی کە پێگەنە بەختەوەری و هەمیشە ئەبێ کەسانێکی ئیجابی بین خەڵک خۆمان بەختەوەر بین و خەڵکیش سوود لە بەختەوەری ئێمە وەرگرێ ئەگەر تەماشای قورئانیش بکەین قورئانی پیرۆز یەکێک لە ئاەتەکانی قورئان کە لە سوورەتی فەتح لە ئاەتی 4 فەرمێ هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ليزدادوا إيمانا مع إيمانهم خواهي قول السكينة وقار خۆشببختی ئاسوودەیی ناخی مرۆڤەکان کە ئاسوودە بێ و ئارامی ئەبێ پێیانە بەخشێ بەچێدا ئەینێرێ بۆ دڵی ئیمانداران بۆی بەهۆی بەختەوەریەوە هەمیشە ئیمان و تەقوا و عیبادەتیان ڕاست و دروستتر بێ و زیاتر بێ ئەمە کۆمەڵێک تعبیر و پێناسە بوون بۆ معنای سعادەت و بەختەوەری کە مرۆڤەکان گرنگە و ئینشاءڵڵا لە میانەی بەرنامەکەشا ئیشارەی پێکەین کە چی بکەین بۆی کە ببینە مرۆڤێکی بەختەوەر بەڵێ مامۆستا لە قورئان و فەرمودەدا چۆن باسی بەختەوەری کراوە یان چ باسی ئەو میکانیزم و ڕێکارانە کراون کە مرۆڤ تێیدا بەختەوەرە بێ بێگومان پێشەوەی بچم سەر و بابەتە حەزەکەم قەولێکی سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ کە بەڕاستی قەولێکی زۆر جوانە لە کتێبێکا بەرچاوم کەوت پێم خۆشە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام سوودمەند بن لەو لە معنا و واتا و حقیقەتی ئەو قەولە سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ یەکێکە لە مفەسرینی قورئان خاوەنی تەفسیری فی ظلالە کە تەفسیرەکەی زۆرێکی لە سجنا نووسیوە لە ڕابردووە 8 مجلد بووە ئێستا کە کورت کراوەتەوە 6 مجلد ئەم تەفسیرێکێک بووە لە تەفسیرە هەرە مەرغوبەکان کە زانایانی ئیسلامی کەڵکیان لێ وەرگتووە و کردویانە تا پێناسی زۆربەی شتەکان و توانیویانە بە بەڵگە و بە دەلیری بە قوت بێننەوە خاوەنی ئەم تەفسیرە لە ماوەی نووسینی تەفسیری قورئانە کە ئیتر چەند ساڵی خایاندووە زۆرێکی کە لە سجنا نووسیوێتی ئەفەرمێ انتهيت من فترة الحياة في ظلال القرآن إلى يقين جازم حاسم أفرمين لما وين نوسينو رون كدنوو تأويل وتفسير كدني قرآني بيروز دا لو تبون ولا آياتكاني قرآن هميشه ما قرب ما بختور بين أبي بقرينو بوم معناه حقيقتنا وروكي واتاكاني قرآني بيروز چون القرآن هر آياتك يخوين توا قبل تدبره بيخوين توا أجر بير لمعناه واتاكي بكي توا براسي إنسان بي ناخي آسودا بين بويا فرمي
لماوي نوسيني تفسيري قرآن لماوي تفسيري في ظلالة قيشت من يقينه قيشت من دلنيعية قيشت من قناعتك كيتر يقين لسر أو داناك أو يشتيا إنه لا صلاح لهذه الأرض هيك كاتك خوش بختي آسودي وآرامي لسرزوية نية ولا راحة لهذه البشرية ومروفا كان هست بآسودي ناكن هست بخوشي ناكن هست بختوري ناكن ودليان آرام نية ولا اطمئنة لهذا الإنسان ولا رفعة ولا بركة إلا وفطرة الحياة إلا بالرجوع إلى الله تعالى أفرمي يقين بودروز بوا بختوربوني مروف تنها وتنها قرانوي بولا إخوة يعني قرانوي بو آياتكاني قرآن بو فرمايشتكاني بيغمبري إخوة عليه الصلاة والسلام أقل نمونيكي دسره باسكم يكيك لبروفيسور كان بروفيسورێکی زۆر بەتوانا و شارەزا لە یەکێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆی باسەکە ئەڵێ ئێمە لە ژیانی دنیا لە داهات و لەسەر کەسانێکی سەرمایەدار بووین لە ڕەفاهیە تا ئەژیاین بەڵام کاتێک کە ئەبینی کەسانێک لە بینابەرزەکانەوە خۆیان ئەخەنە خوارەوە خۆیان انتحارەکەن کەسانێک کە خۆیان ئەخەنە ناو دەریاکانەوە کەسێک خۆیەکا بەژێر سیارەیەکە یان پەتێک خادەملی خۆی خنتێنێ یان بە هەر جۆر لە جۆرەکان هەوڵی لە ناوبردنی خۆیدا لەسەر پردەکانەوە خۆیان خاتە خوارەوە ئەڵێ هاتم بیرم کردەوە باش ئێمە لە هیچمان کەم نییە ئەی باشە بۆ ئاسوودەنین بۆ بەختەوەر نین ئەم ئاسوودەی و ئارامی و بەختەوەریەی کە تەماشای کردووە کە مسلمانان هەڵگرانی پەیامی خوا ئەوانەی کە بە حەقیقی ئیمانێکی ڕاست و دروست لە دڵیانە جێگیر بووە هەست بە ئاسوودەییەکەن ئەڵێ هاتم دراسی فەرمایشتەکانی پێغەمبەری خوام کرد صلی الله عليه وسلم چونکە بەڕاستی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ دراسەکردنی ئاەتەکانی قورئان فەرمایشتەکانی پێغەمبەری خوا زۆر حەقیقەتمان بۆ دەرەکەوێت ئەڵێ هاتم دراسەی فەرمایشتەکانی پێغەمبەری خوام کرد لە چوار فەرمایشتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە ئێستا ئیشارەیان پێکەم گەیشتمە ئەو یەقینی کە تەنها و تەنها ئیمانێکی ڕاست و دروست واکە لە ئینسان کە مرۆڤێکی بەختەوەر بێ لە ژیاندا هەست بە ئاسوودەیی و ئارامی بکە هەست بە دڵ ئارامی بکە یەکێک لەو فەرمایشتانە چییە پێغەمبەری خوا فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت هەر کەسێک باوەڕی بەخوا بە ڕۆژی دوایی هەبێ یان قسەی خێرەکە یان قسە ناکە ئاڵێ بیرم لێ کردەوە کە باشە مرۆڤێکە کە هەمیشە قسەی خێر بکە دەوروبەری سوودی دەبینێ یعنی ئەم زمانە گە بزانین چۆنی بەکاربێنی هەمیشە خەڵکانیش بەهۆیتەوە تووشی ئاسوودەی و بەختەوەریە بن یەکێکتر لەو فەرمایشتانەی پێغەمبەری خوا فەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەڵێ بیرم لەوە کردەوە کە پێغەمبەری خوا فەرمێ عليه الصلاة والسلام ئیمانی هیچ یەکێک لە ئێوە تەواو نابێ تا ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ براکەشی پێخۆش بێ ئەڵێ ئەو ئیمانە وا لە مرۆڤەکانەکە کە هەمیشە کەسانێکی ئەنانی نەبن کەسانێک نەبن کە هەر بۆ خۆیان بشین حەزەکەن دەوروبەریشیان بەختەوەر بێ حەزەکەن دەوروبەریشیان سوود و کەڵکی لێوەرگرن ئەڵێ ئەم حەدیثانە لە دڵمان لە مێشکمان سابت و جێگیر بوون یەکێکی لەوانە من حسن ئیسلام المرء تركه ما لا يعنيه پێغەمبەری خوا فەرمێن لە جوانی و ڕێکوپێکی ئینسانی مسلمان چییە ئەوەیە هەر شتێکە پەیوەندی بە تۆوە نییە تەداخل مەکەتیایە ئەڵێ هاتم بیرم لەمە کردەوە باشە گەر من تەنها سەرقاڵی ئیشەکانی خۆم بم تەداخلی شؤونی داخلی خەڵک نەکەم فڵان کەس بۆ واژی کۆشکوتەلارەکەی بۆ وایە سەروەت و سامانەکەی بۆ وایە خێزانەکەی بۆ وایە شەخسەتی و پلۆپایی بۆ وایە بەدوای ئەمانە نەچم اینجا آخر شت کە یەکێتر لەو فەرمایشتانەی تر ئەوەیە کە فەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلمان کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە پێناسی مرۆڤی مسلمانە فەرمێ مسلمان ئەو کەسەیە کە مسلمانان لە دەست و زمانی ئەمین و پارێزراو بن ئەم پیاوەکە پرۆفیسۆرێکە هەموو پلەکانی خوێندنی بڕیوە گەیشتۆتە ئاست و مستەوایەکی زۆر بەرز دراسی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا کە عليه الصلاة والسلام ئەفەرمێ ئێستا ئەزانم کە بەختەوەری لەوایە بۆیە بەهۆی ئەو پیاوەوە بە سەدان و بە هەزاران کەس ڕێگای ئیسلامیان گرتووە هیدایەتیان وەرگرتووە و گەڕاونەتەوە ئەمە هەر نمونەیەک بوو بۆ پێم خۆش بوو بینەران و بیسەران سوود و کەڵکی لێوەرگرن بۆیە بەڕاستی گرنگە ئێمە بە دوای ئەو شتانە بڕۆین کە دەبنەمای بەختەوەریمان هەر کاتێک توانیمان خۆمان کەسانێکی بەختەوەر و ئاسوودە بین دڵمان ئارام بێ ناخمان ئاسوودە بێ ئەوە بەڕاستی کە دوایی شارەی پێکەن خەڵکیش بەهۆی ئێمەوە ئەو بەختەوەریە ئیسفادەکە و لێمان وەرەگرێت مامۆستا باوەڕبوون بە غەیب باوەڕبوون بە ڕۆژێکی نادیار باوەڕبوون بە کۆکردنەوەی بەرهەم و ئەنجامی پەرستشەکانی مرۆڤ بۆ مسلمان جۆرێکی دیکە نیە لە بەختەوەری بەتەئکید یەکێکە لەو هۆکارانەی کە مرۆڤ پێی بەختەوەرە بێت چونکە ئێمە ئەگەر تەماشای قورئان بکەین خوای پەروەردگار بەڵێنی زۆر گەورەی داوە بە ئیمانداران
بە ڕەزامەندی خۆی بەگەیشتنیان بەو بەهەشتە بە ناز و نیعمەتەکانی بەهشتیان پێ عەتاکە کە ئەمە نە بە چاو بینراوە نە بە گوێ بیسراوە نە بە خەتوڕەی دڵی هیچ ئینسانێکی هاتووە ئەمە لە عالەمی غەیبدایە خوای پەروەردگار یەکێک لە شەرتەکانی ئیمان یەکێک لە ڕوکنەکانی ئیمان کە ئینسانە بێ ئیمانی پێ بێ ئیمان بە غەیبە ئیمان بە قەزا و قەدەرە کە ئێمە هەندێکشت نابین ئیمان بە خوای پەروەردگارە نمونەیەک ئەگەڕمەوە لەسەر ئەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێکیان یەکێک لە هاوڵان پرسیاری لێکا ئەڵێ یا رسول الله صلى الله عليه وسلم هل أحد خير منا ئایا هیچ کەسێک لە ئێمە باشتر هەیە ئەی پێغەمبەری خوا چونکە ئێمە ئەسلەمنا معك وجاهدنا معك ئەی پێغەمبەری خوا ئێمە لەگەڵ ئەوەی کە تۆ پەیامە دێناوە لە ئاسمانەوە قورئان بواتوە وحید بواتوە تەسلیم بووین و وەرمان گرتووە و هەروەها جیهادیشمان لەگەڵ تۆدا کردووە ئایا خەڵکی تر هەیە لە ئێمە باشتر بێ پێغەمبەری خوا فەرمووی نەعەم قوم يؤمنون بي ولا تروني کەسانێک کە منیان نەبینی و ئیمانیان هێناوە ئەم موژدەیەکی گەورەیە بۆ ئێمەی موسڵمان کە ئەمڕۆ لە ئاخر زەمانە چاومان بە پێغەمبەری خوا نەکەوتووە بەڵام فەرمایشتەکانی سونەتەکانی لە ناوماندا زیندووە چێ بتوانێت کە ئێستا لە یادی لەدایک بوونی پێغەمبەری خوادان صلی الله عليه وسلم باشترین بە شتێک بۆ یادکردنەوەی پێغەمبەر چییە زیندووکردنەوەی سونەتەکانیەتی شوێن پێ هەڵگرتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە موژدەیەکی گەورەیە کە هۆکارەکەی چییە ئێمە پێغەمبەرمان نەبینیوە کەوابوو یەکێک لە شتەکان کە ئەبێتە مای بەختەوەری مرۆڤەکان باوەڕبوونە بە غەیب باوەڕبوونە بەخوا باوەڕبوونە بە پێغەمبەران باوەڕبوونە بە نسبەت ئێمەوە کە غەیبن باوەڕبوونە بە فریشتەکان باوەڕبوونە بە بەهەشت و جەهەنەم و بە هەموو ئەوانەی کە لە عالەمی غەیبیاتان کە واجبیشە و ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیمان کە مسلمانەوە باوەڕش پێوێ بەڵێ بە تەئکید هۆکارێکە بۆ ئەوەی کە مرۆڤ پێی بەختەوەر بێ ئەگەر ئەو هۆکارە نەبێ بەڕاستی ناتوانین لە سەرمای دستانە لە نوێژی بەیانیە تۆ ڕێگای مزگەوت بگیتە بەر و بڕێ بۆ نوێژی جەماعەتی بێتەوە ئەمە ئەو هۆکارە قیامەتیەکە وات لێکا کە بتوانێت هەنگاو بنی بەرەو بەختەوەری مەمسا نیشانەکانی بەختەوەری چین بێگومان نیشانە زۆرن بەزەوەی کە ئێمە لێرە ئیشارەیان پێ بکەین ئیمام ابن القیم ڕەحمەتی خوای لێبێ کۆمەڵێک نیشانەی هێناوە کە علامەت و ڕەمز و نیشانەی سەعادەت و بەختەوەری مرۆڤن یەکێک لەوانە ئەڵێ هەر کاتێک بەندەیە لە بەندەکانی خوا علم و سەقافە و تێگەیشتن زانست و زانیاری زیادی کرد بەڵام ئەم نەبێتە هۆکاری غرور بوون و لە خۆبایی بوون و معجب بوون بەخۆی یعنی ئەم علم و سەقافەتە ئەم تێگەیشتنێکی ڕاست و دروست بێ وای لێ بکە تەواضوعی زیاد بکە خۆ بەکەمزانی زیاد بکە ئەمە یەکێکە لە نیشانەکان هەر کاتێک کەسێکمان بینی لە ئاست و مستەوایەکی ئەکادمی بەرزدایە لە علم و سەقافە و تێگەیشتنێکی باشدایە بەڵام لەگەڵەوەشدا کەسێکی متەواضع و خۆ بەکەمزانە لە ئاستی مرۆڤەکانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گەشتووە بە مناڵە سەلامی لێ کردووە ئەنەسی کوڕی مالک بمانە گێڕێتەوە ئەمە تەواضع و خۆ بەکەمزانیە وما تواضع لله إلا رفعه الله کێ لە پێناوی خوا خۆی بەکەمەزانێ لای خوا بەرزە بێتەوە دەرەجە و پلوپایی لای خوا بەرزە بێتەوە کەوابوو ئەگەر علم و سەقافە و تێگەیشتنێک زانست و زانیاریەک وای لە خاوەنەکەی نەکرد غرور بیگرێ و معجب بێ بەخۆی و کیبری هەبێ ئەوە بەڕاستی نیشانێکە لە نیشانەکانی بەختەوەری مرۆڤ یەکێکتر لەوانە هەر کەسێک کار و کردەوەیەکی زۆری ئەنجامدا مەسەلەن توانی ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو بێ توانی نوێژەکان بە جەماعەت بکە بەدەم فەقیر و هەژارەوە بێ هەر کەسێک کێشەیەکی بۆی چارەسەر بکە یعنی بە تەواوی مەعنا بەردەوام خەریکی جێبەجێکردن و ئەنجامدانی کار و کردەوەی چاکە بێ بەڵام ئەم ئەمەلە زۆرە ئەم کار و کردەوە زۆرە وای لێ ناکا کە ترسی لەخوا کەم بێتەوە بەعکسەوە چەندە لە خوان دیک بێتەوە زیاتر لە خوان ئەترسێ إنما يخشى الله من عباده العلماء خوای گەورە بۆ فەرمێ علەماکان و زاناکان لە هەموو کە زیاتر لە خوا ترسن لەبەرەوە ئەوان یەقینیان هەیە و باشتر تێگەشتن و علم و سەقافە تێگەشتنیان هەیە کەوابوو ئێمە بەهۆی عەمەل و کار و کردەوەکانمانەوە ئەبێ زیاتر حەزەر بکەین زیاتر بترسین لەخوا کە ئەمەش یەکێکە لە نیشانەکانی بەختەوەری مرۆڤ یەکێکتر لەوانە هەر کەسێکمان بینی ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری هەیە بەڵام ئەم ماڵ و سەرۆت و سامانە وای لێ نەکردووە کە دەستی نوقاو بێ و خەڵک ئیسفادەی لێ نەکا و غرور بیگرێ و وابزانێ ئەمە بەدەستی خۆیەتی بەدەر لە خوای پەروەردگاری بزانێ ئەمەش وای لێ کرد کە سەخاوەت و بەخشینی زیادی کرد و هەمیشە چاوی لە خەڵک بوو دەستی لە بۆ فەقیر و هەژار کراوە بوو ئەمە یەکێکە لە نیشانەکانی ئەوەی کە ئەو مرۆڤە بەختەوەرە یەکێکتر لەوانە
کەسێکمان بینی لە ئاست و مستەوایەکی بەرزایە لە پلە و مەقامە مەنسەبێکی دنیایی هەیە ئێتر لە وەزیرێکەوە لە پەرلەمانتارێکەوە لە مدیرناحەیەکەوە تا ئەگاتە هەر ئاستێک بینیمان ئەمە وای لێ نەکرد کە دوور بکەوێتەوە لە خەڵکی باکسەوە ئەو پلە و پایە و مەنسەبە وای لێ بکە هەمیشە حەزی بە تێکەڵی خەڵک بێ هەمیشە بە تەواضوعەوە لەگەڵ خەڵکا بێ هەمیشە هەوڵی چارەسەرکردنی گرفتەکانی خەڵکی بدا ئەمەشیش لە نیشانەکانی بەختەوەری مرۆڤەکان هەڵبەت نیشانە زۆرە بەڵام ئەوە نیشانەکانن پێغەمبەری خوش عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ 4 من السەعادە 4 شت هەیە لە بەختەوەری مرۆڤدان یعنی مرۆڤ هەر کاتێک خاوەنی یەکێک لەم شتانە بوو ئەوە بزانە کە مرۆڤێکی بەختەوەرە ئەگەر خوای گەورە پێی بدا خاوەنی هەر چواریان بوو ئەوە بە تەواوی معنا بەختەوەرە کە یەکێک لەوانە المەرأەة الصالحة ئافرەتێکی باش کە خوای گەورە بەنسیبی هەر کەسێکی بکە ئەگەر لە دەرەوەش مانوو بێ بێتاقەت بێ هیلاک بێ کە چووە ماڵەوە ئیسراحەتەکە هەست بە بەختەوەریەکە و هەروەها المەسکەن الواسع خانوویی فراوان ئەگەر کەسێک خوای پەروەردگار پێ ببەخشێ و بە پێچەوانەکەشیەوە المەرأەة السوء یان مسکن ضيق ئەگەر ئافرەتەکە خراپ بێ هەرچەندە دەرەوە وەزعت باش بێ لەناو ڕەفیق و هاوڵ و برادر و لە جوێکی باشدای بەڵام کە چوویتەوە گەر ئەم خێزانە بێتە ئاگر و ئافات بۆ تۆ ناڕەحەت هەمیشە ئەمە ئەم بەختەوەریت بیرەباتەوە و هەروەها گەر خانووش چەندە فراوان بێ هەست بە بەختەوەریەکە ئەگەر بچووک و مەسەلەن میوانێکی بێ ڕوون نەیە میوانداری بکەی بە جۆرە لە جۆرەکان خەفەتێ بۆ دروستکە ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی گرتنەوەی ئەو بەختەوەریە یەکێک لەوانە دراوسەی باش ئەگەر خوای گەورە پێت بدا باشترین شتێک کە ئینسان ئیستفادەی لێ بکە دراوسی چاکە هەتا گەڕنەوەیەکێک لە زانایان خانووکەی خۆ فرۆشتووە هاتووە دووقاتی شعرەکەی لەسەرتان ناوە وتویان ئەم خانووی تۆ بای نیوەی ئەم پارەیە کە تۆ باسیەکە ژەڵێ نیوەی هیچ دراوسێکەمە لەبەرە دراوسێکەم زۆر چاکە کەوابوو ئەگەر کەسێک خوای گەورە پێ بدا ئافرەتێکی ساڵح و چاک خانوویەکی گونجاو و باش و دراوسەیەکی باش و هەروەها مڕەکەب الهەنی خوای گەورە کە ئێستا ئەمڕۆ بۆتە سەیارە جاران مەسەن وڵاقی سواری بووە ئێستا سەیارە و تەیارە و ئەوانەیە ئەمانە ڕەمز و نیشانەی بەختەوەری مرۆڤەکان ئەگەر خوای گەورە پێمان عەتا بکە ئەڵەشتی تریش زۆرە ئەگەر دەرفەتە بوو ئینشاءڵڵا ئیشارە بە هەندێک تریش دەکەین مامۆستا وە گەزانین ئامانجی سەرەکی مرۆڤ چنینەوەی بەرهەمی قیامەتی واتە کارکردنە بۆ قیامەت ئایا ئەو بەختەوەری کە ئیسلام داوایە کاو هێناویەتی و مرۆڤەکان بیبەخشێ بە مرۆڤەکان بەختەوەریەکی دنیایە یا قیامەتیە هەردووکیان پێکەوە پێش ئەوەی بەختەوەری قیامەتی بێ بەختەوەری دنیایە چونکە مرۆڤ ئەگەر لە دنیادا بەختەوەر نەبێ ناتوانێت بەختەوەری قیامەتیش بەدەست بێنێ ئەگەر کەسێکی مەسەلەن دوور لە ئاوەدانی بێت تێکەڵی خەڵک نەکا ئیسفادەی بۆ دەوروبەری نەبێ مەسەلەن سوود و قەڵک لە تاقە و توانای خەڵکی وەرنەگرێ خۆی سوود و خەڵکی بۆ خەڵک نەبێ ئەوە لە پێشدا بۆ دنیایە و ئەم دنیایەش بەڕاستی کۆمەڵێک ئەهدافە کۆمەڵێک طموحاتە کۆمەڵێک خەونە مرۆڤەکانە پێ هەوڵی بۆ بدەن یعنی کۆمەڵێک ئامانجت هەیە ئەگەر ئێمە تەماشای ژیانی ئینسان بکەین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام ژیانی ئومەتی من تەمەنی ئومەتی من لە نێوان 60 بۆ 70 ئەم 60 بۆ 70 تۆ بیارن تەماشای بکە 35 شەوە وانە 35 شەوە ئەمێنێتەوە 35ەکەی تریش ئەو 35 تریش 15 ساڵی مناڵە هیچ فامێکی وای نییە زۆر شتەکان لە یەک جیان ناکاتەوە 15 ساڵ مێنێتەوە کە تۆ ژیانی تیا بەڕێ بکەیت ئەم 20 ساڵە ئەگەر نەتوانیت تەعامل و هەڵسوکەوتت لەگەڵ دەوروبەردا هەدەف و ئامانجەکانت پلان و بەرنامەیان بۆ دانەنێ مەسەڵەن ئەو طموحانەی کە هەتە پێیان بگەی ئەو خەونانەی چۆن پێیان بگەی کەوابوو ئەم دنیایە ئێمە لە پێشدا لە دنیادا بێ کەسێکی مرۆڤێکی سەرکەوتوو بین مرۆڤێکی بەختەوەر و ئاسوودە بین و ئەمەش هەنگاوانێ بۆ ئەوەی کە لە قیامەتیشا کەسێکی بەختەوەر بین چونکە الدنیا مەزرعة الآخرة پێغەمبەری خوا فەرمی ئەم دنیایە کێڵگەیەکە بۆ قیامەت کەسێکە زەراعەتێکەکە خۆی ماندووەکە بۆی نەتیجەیەکی باش بەدەستەوە بدا تۆقی وەشاندووە ئاویە دێرێ مەسەلەن بژاریەکە دەرمانیەکە بۆی نەتیجەیەکی باشێ بێ بەرهەمێکی باشێ بێ کەوابووی ئێمە گرنگ لە پێشەوەی کە باسی قیامەت بێتە پێشەوە گرنگە لە دنیادا مرۆڤێکی بەختەوەر بین و هەمیشە هەوڵی بەختەوەربوونی خۆمان بدەین و ئەو هۆکارانە بگرینە بەر کە دەبنە مای ئاسوودەی و بەختەوەریمان چین ئەوانەی کە دڵمان ئارامەکەنەوە جاری وا هەیە هەموو وەکو ئەوەی کە ئەو پرۆفیسۆرەکە ئیشارەم پێکرد لە هەموو بوارەکانی دنیادا لە هیچ شتێکیان کەم نەبووە بەڵام لایەنە ڕۆحیەکەیان سفر بووە و خاڵی بووە ئەو بۆتە هۆکاریەوەی کە لەو بەختەوەری دوورکەوتونەتەوە کەوابوو گرنگە ئێمە هەردوو شتەکە پێکەوە گرێ بدەین چۆن ئەڵێ شەو و ڕۆژ چۆن ئەڵێ بەرز و نزم سارد و گەرم
دنیا و قیامەتیش پێکەوە گرێدراون. ئەگەر ئێمە لە دنیادا مرۆڤێکی سەرکەوتوو نەبین، ناجح نەبین، بەختەوەر نەبین، بێگومان لە قیامەت ناتوانین کەسێکی بەختەوەر بین. بەڵام کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکێک لە فەرمودەکانی فەرمێت دنیا سجن و بەندیخانەی مرۆڤی موسڵمانە و بۆ مرۆڤی کافریش ئەبێتە خۆشی و بەهەشتێک. لەم سجن و بەندیخانەیە مرۆڤ ئەتوانێت بەختەوەریەکان هۆکارەکانی بەختەوەری بەدەست بێنێ. ئەلبەت لە هەندێک ڕووەوە کە پێغەمبەری خوا کە ئەوەی فەرمووە کە فەرمێ سجنێکە بەندیخانەیەکە بۆ مسلمانان، هەمیشە نەفسی ئینسان، نەفس و دەرونی ئینسان بە دوای حەز و ئاواتێکی دنیایی ئاڕوا، بە دوای مەسەن کۆمەڵێک شتە ئاڕوا کە ڕەنگە پێچەوانەی شەریعەت بن، پێچەوانەی فەرمانی خوا و پێغەمبەری خوا بن. بۆیە کە خوای گەورە فەرمێ ئین النەفسە لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي. ئەم نەفسە هەمیشە بە دوای ئارەزوو نەفسە ئەڕوا، ئارەزوو هەوای خۆی ئەڕوا، بە دوای شتانێکە ئەڕوا کە گیرۆدەیەکە. بۆیە بڕاستە ئەم نەفسە ئەبێ بیگریتەوە، ئەبێ جڵەوی بگری، ئەبێ ئێمە کە باسی ئاسوودەیی ئەەکەین، باسی ئەوەکەین کە ناخمان ئاسوودە بێ. یعنی ئەم چاوە بە هیچ تێرە نابێ، وەنیە هەمیشە حەزی بە نەزەرە، هەمیشە حەزی بە دوای شتی ماڵ و سەرۆتی سامانی خەڵکیە. کاتێک کە تۆش هەمیشە چاود لە ماڵی خەڵک بێ، چاود لە سەرۆت سامانی بێ، چاود لە مەنسە و پلەپایی بێ، پێشی ناگەی خەفەتیشی بێغۆی ئەم ئاسوودەیەش لێ دوورەکەوێتەوە. بەڵام ئێمە چی وامان لێکا کە ببینە مرۆڤێکی بەختەوەر ئەبێ ئەو لایەنە ڕۆحی خۆمان بەهێز بکەین. لایەنە ڕۆحیەکەمان کەی توانیمان بەهێزمان کرد، ئەوە بۆ دنیا بە تەئکید کۆمەڵێک شەهەوات هەیە، کۆمەڵێک ئارەزوات هەیە، کۆمەڵێک شت هەیە کە نەفس و دڵ و دەرونی مرۆڤ حەزی پێیەکە، ئەبێ خۆتی لێ بگریتەوە. لەو ڕوانگەوە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەگەر ئێمە گەتوانیمان لەم دنیادا کەسێکی بەختەوەر بین، ئەمە هۆکار بۆی کە لە قیامەتیشا گرۆ بینەوە ببینە مرۆڤێکی بەختەوەر. کەواتە ئێمە لە دنیادا چی بکەین بۆ ئەوەی بەختەوەر بژین، ببینە مرۆڤێکی بەختەوەر لە دنیادا؟ لقمانی حەکیم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لە توانای خۆت زیاتر هەڵمەگرە بۆ ئەوی پەکت نەکەوێ. تاقە و توانای مرۆڤ محدودە، تاقە و توانای محدودە. ئەوەی کە تۆ لە توانات هەیە ئەوەندە هەڵگرە، لا يكلف الله نفسا إلا وسعها. و هەروە فەرمێ هیچ کاتێک بە خۆتان مەنازە، چونکە ئێمە خۆشمان، ماڵمان، مناڵمان ئەوەی کە هەمانە هی خوای پەروەردگاری، هەمومان هی خوای پەروەردگاری. مرۆڤ کە لە دایکە بێ بەتەنها لە دایکە بێ و بەتەنهاش ئەگەڕێتەوە بەلای خوا و بەتەنهاش محاسەبە ئەکرێ. بۆیە ئینسان نابێ غرور و عجب و کیبر بیگرێ، چونکە بەرەو تیاچوون ئەیبا. یەکێکتر لەو شتانەوەیە کە هەمیشە هەوڵ بدەی خۆت لە سەروی خەڵکەوە تەماشا مەکە، هەمیشە خۆت لە ئاستی خەڵکە، خۆت لە خوار خەڵکەوە. ئەوەی کە لە تۆ بەتەمەنترە لە خوارەوە خۆت تەماشا بکە، ئەوەی لە ئاستی خۆتایە وەکو ئەو تەماشای خۆت بکە. ئەوەش لە خوار خۆتەوە لە خۆت مناڵترە، تەمەنی کەمترە، بە چای بەزەیەوە تەماشای بکە. ئەوە فەرمایشتی پێغەمبەری خواشی دەسەڵاتوە. بۆیە هەمیشە ئەوانەی کە ڕاوێشەکەن بۆ کارەکانیان، کەسانێکی سەرکەوتون، هەمیشە هاوڕێتی کەسانێک بکە کە کەسانێکی شارەزا بن. دووشت لە ژیانی مرۆڤدا هەیە نابن بەسێ، یان گەشببینیە یان ڕەشببینیە. ئەگەر بمانەوێت کەسێکی بەختەوەر بین ئەبێ هەمیشە بە گەشببینی و بڕوان نەژیان. سێهەمی نییە. ئەگەر ڕەشببین بووی ئەوە تیاچووی، ئەوە هەمیشە هەرچەند وێڵ و عەوداڵی گەیشتن بە بەختەوەری پێ ناگەی، بەڵام هەمیشە بە گەشببینی و بڕوانە ژیان. هەمیشە ئەمەلت دەبێت کە دوایی یەکێک لە شتەکان ئەمەلی ئینسانە باسی یەکەین و یەکێک لە ئامانجەکانی مرۆڤ چییە؟ گەیشتنەوە بەختەوەری. یعنی ئەو ئامانجەی کە تۆ دادناوە، چۆن ئیشارەمان پێکرد، ئەهداف و ئامانج لەگەڵ تەمۆحات و لەگەڵ خەونەکان، یەکێک لە ئامانجەکان گەیشتنەوە بەختەوەری. هەر شتێکیش کە ئامانج و بەرنامەت بۆ دانا، پلانت بۆ دانا، پێگەیت. یەکێکتر لەو هۆکارانەی ئەو شتانی کە مرۆڤ بەرەو بەختەوەریە بە قەنەعەتە. قەنەعەت بەوە هەبێ خوای پەروەردگار عادلە، خوای پەروەردگار کە تەقسیماتی هەموو شتەکانی کردووە، چ لە عەقڵەوە بیگرە، لە سەرۆت سامانەوە بیگرە، لە زانست و زانیاریەوە بیگرە، لە ماڵ و مناڵەوە بیگرە، هەمووی خوای پەروەردگار هەر کەسە و بەشی خۆی پێداوە. بەو بەشەی خوا ڕازی بە، هەست بە ئاسوودەی و بەختەوەریەکەی. یەکێکتر لەوەیە ئێمە هەمیشە بێ سێری دەوروبەری خۆمان بکەین، سێری خواری خۆت بکە، سێری دەوروبەری خۆت بکە، هەست بە ئاسوودەیەکەی. بۆ دنیا لە خوار خۆت بۆ قیامەت لە سەروی خۆت، بۆ قیامەتی لە سەروی خۆت. کەسانێک کە نوێژی بە جەماعەت دەکا، ئێرەی پێ بکە، بەتوانای ئەتوانێت لە نوێژی بەیانی با بارانیش بێ، با ناڕەحەتیش بێ، ئەڕوا بۆ نوێژی جەماعەت. یانە بینی دووشەمە پێنجەمە بڕۆژووە، یان ئەڵێن فڵان کەسێک کە وەفاتی کردووە، دەڵێن وەڵاهی تا نەمردووە خەڵک نەیزانیوە کە دووسێ ماڵی بەخێو کردووە.
ئەمانە هۆکارن بۆەوەی کە هەمیشە گە دەور و بەری خۆمان تەماشا بکەین بینە مرۆڤێکی بەختەوەر هەمیشە هاندەری بەختەوەری بین بۆ خەڵکی خۆمان نەبینە مرۆڤێکی بەختەوەر یەکێک لەو شتانەی کە هەمیشە بۆ زانیاری هەموو لایەک هەموو شتێک بە دابەشکردن و بە تەوزیعکردنی کەمەکە بەڵام بەختەوەری بە دابەشکردنی زۆرترە بێ بۆیە ئەمانە کۆمەڵێک شتن کە گرنگە ئێمە لە ژیانماندا لە ئێستاە ژمارەی مزگەوت ژمارەی نوێش خوێن ژمارەی ئەوانەی کە سەروسیمایەکی دیندارانەیان هەیەەوە پەیڕەوی لە ئاینی ئیسلامەکەن زیاترن لەوانەی کە لە ڕابردوودا هەبوون بەڵام بۆچی لە ئێستاە بەختەوەری لە نێواندا تۆراوە مرۆڤ هیچ کات بەختەوەر نابینین کاتێک کەسەی باو باپیری خۆمانەکەین یام ئەگە بگەڕێنەوە بۆ ساڵ باز لە هەفتاکان بکەین کە مرۆڤ باسی ئەو کاتەکەڵێ ئەو کاتە مرۆڤ هیچی نەبووە لە ماڵی دنیا لە شتی مادی بەڵام زۆر بەختەوەر و ئاسوودە بووە و هەر ئەوەندە هەبووە کە پێی بژی و سەری خستۆ سەر سەرین خەوی لێکەوتە بۆچی لە ئێستا ئەمە نابینین هۆکارەکان زۆرن پێشکەوتن تەکنەلۆژیا یەکێک لە هۆکارەکانە کە خەڵکی هەمووی پێی ناگا عەسڵ و سەردەم و ڕووداوەکان قۆناغەکان ئەگۆڕێن یعنی بە تایبەت ئێستا هەندێک لە زلهێزان و دەسەڵاتداران بوونەتە هۆکاری تۆراندنی ئەو بەختەوەریە کە مرۆڤەکان پێی ناگەن یعنی ئەوەش کە بە معنای حقیقی لە معنا و حقیقەت و ناوەڕۆکی سەعادەت و بەختەوەری تێگەشتووە ئەوەیە کە بەڕاستی هەمیشە ئیمانی لە زیاد بووندایە ئیمانێکی ڕاست و ڕوود دروست لە دڵیا هەبووە یعنی ئەوانەی پێشینی ئێمە وەکو جەنابەت ئیشارەت پێکرد هەمیشە بەشی ئەمڕۆی بوو بێ هەڵپەی نەکردو بۆ بەیانی وتوێتی خوای گەورە ڕازقە هەموو شتێ بەدەست خوای پەروەردگارە بەڵام ئێستا وا نەماوە ئێستا خانووی هەیە حەزەکە خانووقەی تووقات بێ مەسەرەن سیارەی هەیە حەزەکە سیارەکەی چاکتر بێ هەمیشە بە دوای بە تمۆحی دنیا وای لێ کردووە بەڵام ئێمە کۆمەڵێک شت هەیە کە ئەگەر خۆمانی لێ بە دوور بگرین ئەوە هەست بە ئاسوودەیەکەین هەست بە ئارامیەکەین ناخمان ئاسوودە بێ وە پێیەگەین یەکێک لەو شتانە هەمیشە مرۆڤە بێ خەم لە ڕابردوو نەخوا ئێمە دوێنەمان ڕۆشتووە ئەوە ئەم ڕۆژ بەرەو کۆتایی ڕوا ئەبێ قسە لەسەر بەیانی بکەین ئەبێ بەرنامەی بەیانی جێبەجێ بکەین چی بکەین بۆ ئەوەی کە سبەی نێمان لە ئەمڕۆ باشتر بێ فەرمایشتی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ مرۆڤی مسلمانە بێ ئەمڕۆی لە دوێنەی باشتر بێ سبەی لە ئەمڕۆی باشتر بێ بۆیە هەمیشە ئێمە ئەگەر خەم لە ڕابردوو بخۆین هەر لە ڕابردوو ئاشین هەر بیرمان بەلای ڕابردووەیە ئێرەشمان بیرەچێتەوە فریای داهاتوشمان ناکەوین بۆیە خەم لە شتێ نەخۆین کە پەیوەندی بە ئێمەوە نییە ئەگەر ئێمە مەسەرەن خەم و پەژارەی هەموو ئەم وڵاتانە ئەم دنیاە دامانگرێ مەسەرەن ئەم حکوومەتە بۆ وایە ئەم دەسەڵاتە بۆ وایە نەوت بۆ نییە مەسەرەن موچە بۆ نییە ئەمە ڕاستە خەم و خولیای هەموو یەکێک لە ئێمەیە بەڵام مادام لە قودر و دەسەڵات و توانای ئێمەدانە ئەو شتێکە وەکو ئەضعاف الئیمانی لێدێ لە دڵی خۆتە ئامێنێتەوە بۆیە پەیوەندی خەم بە شتێکەوە نەخۆین کە پەیوەندی بە ئێمەوە نیە یەکێکتر لەوانە سروشتی مرۆڤ وایە مادەم ئێمە مرۆڤین هەموو مرۆڤێک بۆ خۆی کۆمەڵێک کەموکوڕی و هەڵەی هەیە کەوابوو ئێمە ئەگەر سەرقاڵ بین بە عیب و کەموکوڕیەکانی خۆمانەوە هەست بە ئاسوودەوی بەختەوەریەکەین وەک لەوەی کە بە دوای عیب و عاری خەڵکییا بگەڕێن ئەوە تا پێغەمبەری خواجە فەرمی هەر کەسێک بە دوای عیبی مسلمانێکا بە دوای عیبی کەسێکدا بڕوە خوای گەورە فەسحیەکە ئەگەر لە ناو جێگەی نووسنی خۆشییا بێ بۆیە بێ هەمیشە ئێمە سەتری عەورەتی مسلمانان بکەین کەموکوڕیەکانیان بشارینەوە و بە دوای عیب و کەموکوڕیەکانیان نەڕۆین ئەگەر بە دوای عیب و خەڵکییا بڕۆین ئەو ئاسوودەی بەختەوەریەشمان لێ دوورەکەوێتەوە یەکێکتر هەمیشە با ئێمە وا فێر بین داوای پاداشتی شتێک نەکەین کە نەمان کردووە هەر لە میزانی خوای پەروەردگاریشە کاتێککە من کردەوەیەکم ئەنجام نەداوە ڕۆژوەیەکم نەگرتووە سەردانی نەخۆشێکم نەکردووە هێلای خوا بۆم نەنووسراوە بەڵام ئەگەر نیەتت هێنا خوای گەورە ئەوە بەڕەحمە لە شتی چاکە نیەتی باشی بۆ بێنە نیەت بێنە بڵێ خوایە لەبەر خاتی گەورەی خۆت بەڵێن بێ ئەم شەو نوێژ بکەم بەڵام قەدەری خوا خەبەرە نابێتەوە بەڵام ئەو نیەتە دەگە خالص بۆ خوای پەروەردگار بێ خوای گەورە ئەو شەو نوێژە بۆ نووسێ بەڵام بۆ کردەوەی خراپ بەعکسەوەیە خوای گەورە ئەوەنە بەڕەحمی لەگەڵ مرۆڤەکان کردووە ئەگەر تۆ نیەتە دێنایە بۆ کار و کردەوەیەکی خراپ بۆ نەزەرێ بۆ بوهتانێ بۆ درۆیەک بۆ شتێکی خراپ هەتا ئەنجامی دەی خوای گەورە بۆ نانووسێ بۆیە داوای پاداشتی شتێ مەکەین کە نەمان کردووە یەکێکتر لەوانە هەمیشە با بە ئارەزووە و تەماشای مڵکی خەڵکی نەکەین کە پێشتریش ئیشارەم پێکرد تووڕە نەبین لەو کەسانەی کە بە تووڕەبوونی ئێمە ئازاریان پێدەگا جاری وا هەیە بەهۆی تووڕەبوونی منەوە کەسێک ئازاری پێگا ئەو بەختەوەریم لێ دوورەکەوێتەوە
کە هەنگاوم بۆ ناوە کە دەمەوێت پێی بگەم بۆیە یەک نمونەجێڕمەوە لەسەر بەختەوەری ئەگەڕنەوە پادشایەک لەگەڵ کۆمەڵێک لەوانەیە کە لەگەڵ یابوون بە شوێنێکا ڕۆشتن بینیان پیاوێک خەریکی ناشتنی دارگوێزە سەلامێکیان لێ کرد وتیان خەریکی چی وتی وەڵا خەریکی ناشتنی ئەم دارگوێزم وتی جا باشە دارگوێزێک تۆ تەمەنێکە کردووە و پیر بوویت و دارگوێزێک دوای 10 ساڵ ئەگاتە بەرهەم ئەمە بۆکەی ئەویش وتی پێشینانی ئێمە ئەنجامیان داوە ڕواندویانە ئێمە بەرهەمەکەیمان خواردووە ئێمەش ئەیڕێن بۆ داهاتووی خۆمان بۆیە پادشا بەلایەوە شتێکی زۆر جوان بوو هەر لەوێ خەڵاتێکی کرد وتی وەڵا خەڵک دوای 7 ساڵ و 10 ساڵ بەرهەمەکەی وەرەگرێ من هێشتا هیچم نەکردووە هێشتا لە ڕواندنیام ئەوە بەرهەمەکەی وەرگرت وتی وەڵا خەڵاتی تیشی بکەن وتی خەڵک لە ساڵێکا یەک جا بەرهەمی وەرەگرێ بەڵام منەوە دوو جا وەرم هێشتا نەمڕواندووە کەوابوو ئێمە هەمیشە بە گەشتبینیەوە هەمیشە بە مەسەلەن تموحمان هەبێ بۆ ژیان وەکو ئیشارەم پێکرد تەمەنی ئێمە مەحدودە کەمە کورتە با لەو تەمەنە کورتە هەوڵ بدەین لەو کەسانە بین کە هەمیشە مرۆڤێکی بەختەوەر بین. بەڵێ مامۆستا زۆر جار مرۆڤ ئەوەی کە لە یارمەتیدان و دەستگیرۆییکردنی خەڵکی و یارمەتیدانی هەژار و پەڕاندنەوەی پیرێک و نابینایەک لە بەختەوەری دەستیەکەوێت لەوە چێت لە نوێژ و عیبادەتەکان دەستی ناگێت تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ڕاپەڕاندن و بەجێهێنانی ئەرکی برایەکی موسڵمان لا خۆشەویستە لەوەی کە 6 ڕۆژ خەریکی ئاعتیکافم لە مزگەوتەکەی خۆمدا کەواتە چۆن ئێمە لە یارمەتیدانی خەڵک لە دەستگیرۆییکردنی هەژار لە دەستهێنان بەسەر هەتیوێکدا لە زەردەخەنە بەرامبەر بە موسڵمانێک لە وتنی قسەیەکی خێر کە پێغەمبەری خوا ئەمانەی هەر بە سەدەقە نامێناو چۆن ئەمانە پشکێکی زۆر لە بەختەوەریان تێدایە چۆن وا بکەین کە تەنها نوێژ و ڕۆژ و عیبادەتەکان نین بەختەوەریانن بەڵکو بوون بە پردە بۆ خەڵکی دەوروبەرمان ئەمانە بەختەوەری زۆرتری تێدایە. بێگومان ئەم دینەی ئێمە خۆمان کرد و کاڵین وەکو پێویست لێ تێنەگەشتوین ئەگەر نا ئەم دینە لە دووتوێی قورئان و سونەتە ئەگەر تەماشای بکەین هەمووی باسی نوێژ و ڕۆژ و زەکات و حەج نییە بڕۆ زۆرێک لە ئاەتەکانی قورئان زۆرێک لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی تەعامل و هەڵسوکەوتە مامەڵەکردنێکی ڕاست و دروستی من لەگەڵ دەوروبەرەکەمە ئیمانی من دەرەخا یعنی ئەوەی کە مێهنەیەکی هەیە کە پیشەیەکی هەیە دوکاندارە شۆفێرە مێهنەیەکی هەیە کەسابەتێک هەر شتێک ئیمانی لەو مێهنەوە دەرەکەوێ چەندە ڕازگۆیە لە مێهنەکەی خۆیان لە پیشەکەی خۆیان لە تەعامل و هەڵسوکەوتیان من لە گەڕەکێکا مەگەسەلام لە کەسێک نەکەم سەردانی نەکەم لێ نەپرسمەوە من بەچیا دەرکەوێت کە من کەسێکی موسڵمان و ئیماندارم کەوابوو دینی ئێمە بەدەل لەوەی کە نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەوانە کە فەرزن کە خوای پەروەردگار فەرزیکردن لەسەر مرۆڤەکان بریتیە لە تەعامل و هەڵسوکەوت و مامەڵەیەکی ڕاست و دروستی هەڵگرانی ئەو پەیامەی خوا لەگەڵ دەوروبەری خۆیانە تەنانەت لەگەڵ نێرانی خۆشماندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ جوولەکەشدا جوولەکە کە باوەڕی بە پێغەمبەری خوا نەبووە صلی الله علیه وسلم بەڵام بەڕاستی و دروستی بە نەرمی بە شێوازێکی زۆر هادیانە لەگەڵیان جوڵاوەتەوە ئەگەڕنەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەردانی ماڵە جوولەکەیەکە کە مناڵێکی نەخۆشە کاتێک کە ئەڕواتە لای سەری مناڵەکە مرد منداڵێکە دەستی بەسەر ئاهێنێ ئەویش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەندێک دوعای بۆکە ئەفەرمێ ئەتەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەنی ڕەسوول الله ئایا تۆ شایەتی داوە کە غەیری خوا هیچ پەرستراوێک نییە و منیش نێراوی و خوایم مناڵەکە تا ئێستا ئەمە فێر نەکراوە چاوێکی بۆ لای باوکی ئاوردایەوە و ئاوڕێکی دایە بۆ لای باوکی و هیچ بێدەنگ بوو پێغەمبەری خوا دووبارەی کردەوە هەر بە هەمان شێوە سێبارەی کردەوە باوکی ئەم مناڵەوەتی بزانە محەممەد چی ئەڵێ بەگوێ بکە وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەشهەدو ئەنەکە ڕەسوول الله مناڵەکە شایەتمانی هێنا بەڵام قەدەری خوا مناڵەکە وەفاتی کرد پێغەمبەری خوا لەگەڵ کۆمەڵێک لە هاوڵانە ئەو عورف و عادەت و تەقالیدی کە مسڵمان بۆ مردووەکانی چۆن ئەشۆرێ چۆن کفنەکرێ چۆن دفنەکرێ طبعا عادەت و تەقالید و شێوازی کفنکردن و دفنکردن و شۆردنی لە غێری مسلمان جیاوازترە جوولەکە و نەسڕانەکان بە شێوازی ترە بۆیە پێغەمبەری خوا ئەوان ویستیان جوولەکەن بەو عادەت و تەقالیدی خۆیان بیکەن پێغەمبەری خوا فەرمی ئێمە ئەولاترین بۆی لەبەرەوە شایەتمانی هێناوە کەوابوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەم هەڵسوکەوتە خۆ ئەم مناڵە نوێژێکی نەکردووە ئێستا نمونە زۆرە بەڵام دەرفەتمان نییە کە ئیشارەیان پێ بکەین ئەگەر نا ئەم دینەی ئێمە دینێکە پڕێتی لە هەڵسوکەوتی جوان لە ئاکاری جوان لە ئەخلاقی جوان
پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام باشترین شتێک کە ئێوە لە قیامەتە لەگەڵ مندا بن بریتە لە ئەخلاق و ڕەوشتی جوان. شێخ عەبدولقادیر گەیلانیش وەکو چەند جاری تریش باسم کردووە ئەفەرمێت دینداری دوو شتە بینی خۆت و خوا بینی خۆت و خەڵکی خوا الصدق مع الحق والخلق مع الخلق. ئێمە چۆن بزانین کە پەیوەندیمان لەگەڵ خوا بەهێزە هەر کاتێک توانیمان پەیوەندیمان لەگەڵ خەڵکی خوا بەهێز بوو ئەوە دەلالەت و بەڵگەی بەقووەتبوون و بەهێزبوونی پەیوەندی ئێمە لەگەڵ خوای پەروەردگار. و هەر کاتێک کەسێکی مۆن بووین کەسێکی دوور بووین لەگەڵ خەڵک کەسێک بووین بەدەم خەڵکەوە نەبووین گرش بووین مەسەلەن حەزمان بە تێکەڵی خەڵک نەکرد و خەڵک سوودی لە ئێمە نەبینی ئەوە بزانن کە هێشتا پەیوەندیەکەمان لەگەڵ خوا و پێویست. زۆر باشە مامۆستا هیوا و ئومێد چ پەیوەندێکی بە بەختەوەریەوە هەیە؟ ئایا لە بەختەوەریە هیوا و ئومێد پێویستە یان هەردی هیوا و ئومێد بۆ خۆی بەختەوەریە؟ بێگومان هیوا و ئومێد یەکێکە لەو شتانەی کە مرۆڤ هەمیشە ئەبێ بە هیوا و ئومێدەوە بڕوایەتە ژیان. بەڵێ چونکە ئەگەر هیوا و ئومێد نەبێ مرۆڤەکان دەستیان بەسراوە هیچ شتێک بۆ ناکرێ بە ئەمەلەوە نەبێ. کۆمەڵێک شت کە ئیشارەی پێ یەکەم یەکێک لەوانە جوتیارێک فەلاحێک کە زەرعاتێکەکە وەکو پێشتی ئیشارەم پێ کرد خۆی زۆر ماندووەکە تۆیەکە وەشانوێتی ئاوی ئەدا و بژاریەکە و دەرمانیەکە و دوای چەند مانگێک بە ئومێد و ئەمەلی ئەوەوەکە بەرهەمێکی باشی دەستکەوێ. ئەمە یەک. دوو بازرگانێک کە تیجارەتەکە کە بازرگانیەکە پارێکی زۆری خستۆتە بازاڕەوە ئەم وڵات و ئەو وڵاتەکە ڕەنگە جاری وا هەیە وەکو ئێستا کە خۆمانێ بینین لە وڵاتی خۆمانە تجار و بازرگانەکانمان بە زۆری بۆ سینەڕۆن هیوایانێ مانگ دوو مانگ سێ مانگ نایەتەوە. خۆی ماندووەکە بە ئەمەلی چیەوە بۆ ئومێدی چیەوە بۆ ئومێدی ئەوەی کە ئەم بازرگانیە و ئەم کەسابەتەی کە ئەنجامی ئەدا قازانجێکی باشی دەستکەوێ. کەسێکی تر کە قوتابیەکە لە کۆتا قۆناغی خوێندنایە شەوە خاتە سەر ڕۆژ ڕۆژە خاتە سەر شەو خەریکی خوێندنە زۆر شت لە خۆی منعەکە باشە بە دوای مامۆستای بەتوانە ئەگەڕێ یعنی زۆر جار هەرچی هەنگاوە هەرچی هۆکارەگیرێتە بەر بەس بۆ ئەوەی نەتیجەیەکی باش بەدەستبێنێ بە ئومێد و ئەمەلەوەی کە نەجاحەت بەدەستبێنێ. کەسێک کە نەخۆشە نەخۆشیەکەی نەخۆشیێکی کوشندەیە پێی دەڵێن لە فڵان وڵات دکتۆرێکی باش هەیە هەرچی هەوڵی خاتە گەڕ بۆەوەی بگا بۆ دکتۆرە ئەڕاتە ئەوێ کۆمەڵێک دەرمانی بۆ ئەنووسێ شروبێکی تاڵ حەبێکی تاڵ دەرجێکی ناڕەحەت ئەم هەموو ڕێگای بڕیوە ئەم هەموو پارەی سەرف کردووە بە هیوا و ئومێد و ئەمەلی ئەوەوەکە خوای گەورە شیفای بۆ بنێرێ. کەسێک کە گوناهبارە تاوانبارە ئەگەڕێتەوە بۆ لای خوا و تەوبەکە بە ئومێدی ئەوەی کە خوای پەروەردگار تەوبەکەی لێ وەرگرێ و لێ خۆش بێ. وە کەسێکی تر کە لە پێناوی خوای پەروەردگار موسڵمانێکی ڕاست و دروست و دامەزراوە پێچەوانەی نەفس و ئارەزووی خۆی ئەجوڵێتەوە لە پێناوی چی؟ لە پێناوی گوێڕاڵی خوا بکە لە پێناوی ئەوەی کە ئەمەلی هەیە هیوا و ئومێدی ئەوەیە کە خوای گەورە لێ ڕازی بێ و بەهەشتی خۆی پێ عەتا بکە. وە سەربازێکی شەگەر لە مەعرەکە و لە مەیدانی شەڕە هەمیشەکە خۆی ماندووەکە و جوهد سەرفەکە لە پێناوی دوو شتایە یان سەرکەوتن یان شەهید بوون. ئەمانە کۆمەڵێک شتن کە بەڕاستی پێمان ئەڵێ بەڵێ ئومێد و هیوا و ئەمەل یەکێکە لەو هۆکارانەی کە مرۆڤ بەرەو بەختەوەری ئەبا. پێم وایە فەرمودێکی ژێ فەرمێ بچووکترین بەشی شرک بریتە لە ڕەشبینی مرۆڤ کە ڕەشبینە بێ وەکو لە بچووکترین بەشی شرکی بەرکەوتووە نابێت مرۆڤ لە ڕەشبینیش بێ. بۆیە مرۆڤ ئێمە وەکو ئیشارەمان پێ کرد یەکێک لەو هۆکارانی کە مرۆڤ پێگاوە بەختەوەری ئەوەیە کە هەمیشە کەسێکی کراوە بێ منفتح بێ کەسێکی گەشبین بێ جاری وایە گیرفانیشە بەتاڵە بەڵام دڵت ئاسوودەیە ناخدا ئاسوودەیە چونکە حرمەت و ڕێز و شخصەتێک لە ناو خەڵکە هەیە جاری وایە مەسەلەن قسەت وەرەگرێ جاری وایە مەسەلەن خەڵک حساب بۆ قسەی تۆ ئەکا مشاورەت پێکا ڕاوێژت پێکا لە کارەکانی خۆیدا. بۆیە گرنگە ئێمە ئەو هۆکارانی کە ئیشارەمان پێکرد ئەو ڕێگایانەی کە بەرەو ئەومانە بن کە ببینە مرۆڤێکی بەختەوەر هەنگاویان بۆ بنین بۆ ئەوەی تا لە ژیانداین چێژ لە ژیان وەرگین و ئەو تەمەنەمان بێتە تەمەنێکی بەرەکەتدار تەمەنی ئێمە هەرچەند کورد بێ بەڵام ئەگەر خوای گەورە بەرەکەتی تێکا ئەتوانین ئیسفادە لەو تەمەنەمان بکەین. زۆر باش مامۆستا کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کۆتا پرسیاری خۆم دەکەم لە ناوبەر و هەڵوەشێنەرەوەکانی بەختەوەری مرۆڤێکمان هەیە لە سەرەتاوە بەختەوەرە لە قۆناغی لە قۆناغەکانی ژیانیا بەختەوەرە یا منداڵ کە ئەیبێنین تا ئەگاتە تەمەنێک کە
وردە وردە ناڕەحەتی و چەند مەسەلەکانی ژیانی توش نەبووە بەختەوەر و ئاسوودە و دڵخۆش و دەم بە خەندەیە چ شتێک وا ئەکا مرۆڤ بەختەوەریەکەی نەمێنێ هەڵوەشێنەرە و لە ناوبەرەکانی بەختەوەری چین هەموو ئەو شتانەی کە ئیشارەمان پێکرد کە هۆکارن بۆ گەیشتن بە بەختەوەری پێچەوانەکەشیان بەعکسەوە مەفهومی مخالەفەکەشیان بۆ نمونە کەسێک کە علم و سەقافەتێک گەیشتۆتە ئاستێک بەڵام غرور کردوێتی بەڵام عجبی هەیە بەڵام پێی وایە کە ئەمە ئیتر هیچ کەس لە ئاستی ئەو دانیە ئەمە وا ئاکا کە هەڵیەوەشێنێتەوە ناگاوە بەختەوەری کەسێکی تر کە مەسەلەن توجار و بازرگانێکی گەورەی و خوای گەورە ماڵ و سەروەت و سامانێکی زۆری پێبەخشیوە بەڵام دەستی نوقاندووە وەکو قارون کە پێی وابوو کە کلیلەکانی بە چەندین خەڵک هەڵنایگیران کلی خەزێنەکانی بەڵام پێی وابوو کەی خۆی بۆ خوای گەورە بە بچووکترین شت بە ئاسانترین شت لە ناوی بێت کەوا بوو مرۆڤ هەموو ئەو هۆکارانی کە دەبنە مای گەیشتن بە بەختەوەری پێچەوانەکەشیان واکا کە هەڵەوەشێتەوە بۆیە گرنگە هەموو ئێمە مەسلێکێک لەوانەی سستی و لاوازی لە عیبادەتە مەسەلەن کەم تەرخەمی تاوانکردن ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە مرۆڤ هەست بە ئاسوودەوی بەختەوەری نەکە بەتایبەت مرۆڤی مسلمان کاتێک کە تۆ تاوانێک ئەنجام بدەی هەمیشە بێتاقەتی هەمیشە نەفست معەزەبە جاری وا هەیە خۆت بە خۆتە ئاچیتەوە لەسەر نوێنی خەوتنیشە هەستەکەی کە هەنگاوێکی خراپ و هەڵەت ناوە ئەمە واکە کە دوورەکەویتەوە لە بەختەوەری ئاسوودەبوونی مرۆڤەکان بۆ هۆکارانەیە بەجێهێنانی فەرمانەکانی خوا جێبەجێکردنی سنتەکانی پێغەمبەری خوا تێکەڵەکردنی خەڵکی و بەدەمەوەبوونی بۆ کێشە و مەشاکیلەکانی خەڵکی چارەسەرکردنیان ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە مرۆڤەکان بەرەو بەختەوەری ببە مامۆستایان کۆتا قسەت لەسەر بەختەوەری چ شتێک من نەمپرسیەوە پێویست بکە جەناب ئاماژەی پێ بکەی و بە کورتی بێ زۆر سپاس دەکەم وەڵا بەختەوەری هیوادارم ئێمە توانی بێتمان کۆمەڵێک شتمان ئیشارە پێکرد بێ ئەو هەنگاوانە کە بمانگەێنتە بەختەوەری ئێمە با هەمیشە ڕوومان لەگەڵ خەڵکا خۆش بێ با هەمیشە دڵخۆش بین با هەمیشە گەشتبین بین با هەمیشە مەسەن دوور بکەوینەوە لە ڕەشببینی با هەمیشە مەسەرن خۆمان هەوڵی بەختەوەری بدەین و ببینە هۆکاری بەختەوەری خەڵکی تریش و هەمیشە لە خەڵکی تری شەوەفێری ئەو بەختەوەری ببین زۆر سپاس دەکەم و سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەوی سپاس بۆ ئێوەی ئازیزیش تا بەیگەشتنەوەیەکی تر لە پەنای خوای گەورەدا بن هەمیشە بەختەوەری و ئاسوودەیی میوانی دڵ و دەروونتان بێ